لەبارەی ئەنجامدانی ڕیفراندۆم بۆ سەربەخۆیی هەرێمی کوردستان لە عێراق سەرۆک مەسعود بارزانی کتێبێکی بەناوی بۆ مێژوو بڵاو کردەوە. لەو کتێبەدا هەموو ئەو هۆکارانە خراونەتە ڕوو کەوایان لە گەلی کوردستان کرد لە 25 ئەیلولی 2017دا داوای سەربەخۆیی بکات. کتێبەکە بایەخی تایبەتی خۆی هەیە. لە ڕووی مێژوویەوە ئەم کتێبە بۆ گرینگە چونکە باز لە مێژوو دەکا و ڕووداوی هەرە گەورەی نێو مێژوو لەم قۆناغا باز دەکە کە ڕیفراندۆمە لە شوێنێک ڕووی لە سیاسەکانی عەرەبە بەتایبەت سیاسی عێراقیەکان دەڵێن لەوێ باز دەکا و ئاماژە بۆ ئەوە دەکا کە عێراقیەکان بەتایبەت سیاسی عێراقیەکان مێژووی کورد باش ناناسن و کورد ناناسن و ئەگەر بژناسن و ئەگەر کوردیش بناسن زۆر جار نایەنەوێ تێبگەن لەم مێژووە لە عیبرەتەکانی نێو ئەو مێژووە. بۆیە ئەم کتێبە لای سەرۆک بارزانی بەم تێگەیشتنە مێژوویەوە نووسراوە. هەر لەناو ئەم کتێبە لە ڕووی تەکنیکەوە ئەبینین لاپەڕەیەکی تایبەت پێشکەشە بەوانەی بۆ ئەوانەی ناچەمێن سەردانانێ و تەسلیم نابن. ئەمە شتێکی زۆر جوانە بە یەک دانەوشە تۆ پێشکەشی بکەی، یعنی بکات بەڕێ سەرۆکی هەرێم لە باتەوەی پێشکەشی بە کەسوکاری بکە، پێشکەش بە شەیدانی بکە، پێشکەش بە پێشمەرگەکانی بکە. یەک وشەی بکەوە یەک دنیایە لێکۆڵینەوەی دەتوانێت گرنگەکەی بۆ لەوەدا بەردەستا بێ کە کۆمەڵێک منهەجی زانستی بەکارهێناوە لە نووسینی کتێبەکەی و لە دابەشکردنی بەشەکان و گرنگترین ئەو منهەجەی کە بەکاری هێناوە باسی پاشخانی مێژوویی مەسەلەی کوردستانەکە و باسی ئەو پەرسەندانە کە حاڵەتی دوم ئەو پەرسەندانەی کە ڕوویداوە و حاڵەتی سێم باسی وەزعی ئێستایە کە بەتابەتی لە دوای 2003ەوە کە پرۆسەی سیاسی لە عێراقدا هاتۆتەکایەوە. شت بنووسێ باشە ئێستا مەسە ئەمەی کە نووسراوە لەسەر بازێ ڕوودا و کە ڕوویداوەوانە باز بکرێ و مەحاقەشە بکرێ و خەڵق باڕێی لەسەر بدا و شێری ئەوە بین مێژووی خۆمان بخوێنەوە بزانین لە چۆ هەڵەمان کردووە لە چۆ ڕاز بووین چیمان کردووە چیمان نەکردووە بۆی دەرسی لێوەرگرین. بابەتێکی دیکە من دەبێت کتێبێدا ئەم دیت ینی گەلک نەهاتیە سەر وان ململانەیە داخلی نابین ئەحزابە نەهاتینە ئەو بەرجەستە نەگرینە کە ئەوەجی هەلوێستی جەنابێوی و هەست مەسئولیەتێکە یعنی بۆ ویجیلی و بۆ جیلی پشتیمانی شاد دەتن. ئەم کتێبە لە کاتسادێکی زۆر هەستیار و زۆر باشە بە قەناعەتی من چاپ کرا بەڵاو کراوەتەوە. بۆ ئەم پێ هەڵدان نییە چکە لە کاتێک ئەم کتێبە بەڵاو بێتەوە 3 ساڵ سەر ڕووداوی ڕیفراندۆمان تێپەڕێت لە 16 ئۆکتۆبەر تێپەڕێت. یعنی کەسێک ئەم ڕووداوانە تۆمارەکات بە پشتبەستن بە چەند دیکۆمنتێک و دیکۆمنتێکی مێژووی دیکۆمنتێکی سیاسی بە باگراوندێکی مێژووی ئەمە ئەنووسێتەوە کە بەڕێزیان لە لوتکەی دەسەڵات و لوتکەی کارکتەری سیاسیە بوو. ئەم پەرتووکە کۆمەڵێک نەهێنی و بزر لە لای خوێنەر ئاشکراکە یعنی کە خوێنەر زانیاری تەواوی نەبووە لەسەر ژمارەیەک لە ڕووداوەکان نووسەر هەستاوە بە زمانێکی ئاسایی زمانێکی سادا هەوڵی داوە کۆمەڵێک نەهێنی یان کۆمەڵێکشتی شاراوە کە خەڵک نەی بێ ئاگان لە بۆ خوێنەرەکەی ئاشکرا کردووە. ئەم کتێبە کتێبی سەرۆک بارزانی دەرگای تەفاهم و گفتوگۆ دەکاتەوە بۆ دوای ئەجا تابعەتی بەشەریش وایە دوای ڕوودا و کە ڕوئەدا ئینسان ئەگەر زانیاری باشی هەبێ جارێکی دەر ئیعادەی مۆدیلی ڕووداوەکان دەکا بە ئیتیجاهی ئەوەی کە لە مەودوا چی بکات وەکو وەڵامێک بۆ هەموو ئەو پرسیارانەی کە لە مێشتی ڕۆشنبیران و سیاست مەدارانی و هەموو خەڵکی کوردستان دەخولایەوە خاڵێکی زۆری بەسەر حرفەکان داناوە بۆ ئەوەی کە ئەو شتانە هەتا ئێستا لە لای هەندێک کەس ڕوون نەبووە ئاشنا ببن بە ڕاستیەکان.
پرتۆکەکە پرهێژا و نرخدارە و گەلک گوتنێت گیاندار یەت سەرۆک بارزانانی دوێ پرتۆکێ داهێنا دەرحەقێ جنۆسایدا شنگالێ گوتنەکە سەرۆک بارزانانی تێدا هەیە دبێژە ئەو ئەفسانەیە داعشێن تیرۆریست سەر دەستی پێشمەرگەی قەهرەمان هاتە ژناوبرن و حەیفە خوشک و برایەن کوردێن ئێزدی هاتە هەلانین سەر دەستی پێشمەرگە و سەرێ داعشێک هەتە بن پێ کوردێن ئێزدی پرتۆکە بۆ مێژۆ پرتۆکێکە وەسەد دێتە بەر چاومە هەما شڕیە ئەکادمی و زانستی بە ku em hemî pêtivî xwandina dîrokê ne em hemî pêtivî hindê ne ku li pêşiya her tiştekê zanîn û zanistê xwe em her kesek wekû kes xwe naz bikin. Kak Mesûd li çend şwênek zor cext li ser ewe deket pişt nebestin be hiç xelkekî tir be hiç dewletêk û basî yani غدر و ظلم و yani داکۆکی نەکردن و پشتبەردان و yani ئەوانە دەکات و دەوری خراپی دەوڵەتەکان نێودەوڵەتیەوە yani لەوێ زۆر تەرکیز لەوە دەکات پەرێ ئەولی وەختی ماڤای کرد من سەحکرە وینەیەکی ئەف وینە وەختی تو سەحکایی قەشە و ماڵا و شێخێت ئێزیدی گەل جەنۆبی سەرۆکی دل و مرۆڤی پتر فرح کرد yani بێشتە خەلکی تو بەری پەیوەت من هەمی بخیری کوردستان ئاڤەنە پێی کاتەنە ji ber hindê wextê nîka min dest pêkira bi xandinê û hindek nuqta û hindek xalel wêrê wêre dilê min nîka vebî ev giringiyekê de serok herdem piştavaniya pêk hatiye mukawînatê Kurdistan. کتێبەکە 304 لاپەڕێ جێڕانەوەی ژمارەیەک ڕووداوی ڕاستەقینەی تێدایە بە پێشەکیەک دەست پێ دەکات و لە لاپەڕە 118دا وتەی کۆتایی کتێبەکە نووسراوە بەڵام دواتر هەتا لاپەڕە 304 کۆمەڵێک پاشکۆ و بەڵگەنامە و نەخشەی گرنگی لە خۆگرتووە هەر بۆیە هەڵگری چەندین گرنگیە. ئەهەمیەتی ئەو کتێبە لەوەدایە کە زۆر لە ڕاستیەکان لەوێدا بە بەڵگا نیشانەدرێن چونکە ئاراستەیەکی چاواشەکردنی ڕاستیەکانی ڕیفراندۆم و بە شێوەیەکی زۆر بەهێز هەم لە ناو کوردستان خۆیدا و هەم لە دەوروبەرماندا لە چوار وڵاتەکەی کە کوردستانیاندا جیکردۆیان کوردستانیان بەسەردا دابەشکراوە بەداخەوە لە هەندێک وڵاتانی تری دنیاش ئاراستەیەکی زۆر مەترسیدار هەبوو لەسەر چاواشەکردنی مەسەلەی ریفراندۆم. کتێبە بۆ مێژۆ یا هەژیە ژی بەرچی طبعا دەمێ بێت و مرۆڤ کتێبێکی بخوونێت هەندێک خەڵێت تێدا هەین ئەبوو بێشتە ئەف خاڵێت هەژیوێت تێدا هەین جوانە مەتەلەن ئەگەر کتێب هات و هەموو نویسینێک بێت و یان گوتنێک بێت و یان بەرژەوەندیە کەسێکی دابەت یانژی بیر و بۆ چۆنە کەسێکی دابێت مرۆڤ ئەvە بەرژەوەندیە فلان کەسیە و بکتێت لێ ئەگەر هات و ئەvە یا پڕ بچێ پەلگەنامە و لەسەر ملەتێکی هات بتە نویساندن و ئەو ملەتە ساڵها هەزارە ساڵا بەلکۆتکارم بێژمەتە دەبەر خوددانێ دابێت و هێشتا نەگەشتە مافێخۆ و چەندین فرمان و نەخۆشی و دەربەدەری پسەری هات بتن و هەموو بەڵگەنامە و دەمایکێ داخوازە مافێخۆ بکەتجی کتێبێک وەسە ویشێەوەی پراسی هەتانۆکە نەهاتێت بازاریدا. ئەم کتێبە باسی کۆمەڵی ڕووداوی مێژووی کردووە لەلایەکەوە تەجریحی کەسی نەکردووە پەنجەی تاوانیشی بۆ کەس ڕانەکێشاوە لە ناو ئەمانە کە ئاسایشی کۆمەڵایەتی ئاسایشی نەتەوەی ئەمانە بخاتە مەترسیەوە ڕووداوەکانی گێڕاوەتەوە بە بێت تەجریحکردن لە بەرامبەریشە نەک تەنها بە بێت تەجریحکردن هاتووە ئەو کەسانەی کە ڕۆڵیان هەبووە لە ڕیفراندۆمە لەوە شاندەکانە کە چوون بۆ دانوستان بۆ وڵاتانیا بۆ لەگەڵینا ناوی هەموویان ینی ڕۆڵ و هەوڵی هەمووشیانی تۆمار کردووە لەوێ ئاماژەی پێکردووە و ئەوەش فعلەن ئەوەشی دەرخستووە کە پرسی ڕیفراندۆم پرسێک بووە کورد زۆرینەی ڕەهای ئەتوانم بڵێم لەگەڵ یا بووە لە ئاستی حیزبی لە ئاستی قیادی لە ئاستی جەماوەرە. خۆی لە ڕاستیە کتێبەکە بە بۆچوونی من
ئێستا پێویستیەکە و زۆر زۆر گرنگە لەبەر دوو هۆکار. هۆکارێکیان ئەو زانیاریانە کە سەرۆک بارزانی بە وەکو نووسەری کتێبەکە بە تەسەلسولێکی منطقی بەبێ هیچ حساسیەتێک بەبێ هیچ ئینفعالاتێک کتێبەکەی نووسووە بە زمانێکی ڕوون بۆ ئەوەی ئەو ڕوونە لێرە بۆ ئەوەی نەیارانی کورنێن بە هەوەسی خۆیان تەویلی شتەکان بکەن بۆ بەرژەوەندی خۆیان. تشتێ دی دوێ سەرنجام من ڕاکێشای ئەوەکو هەندێک نەخشە ینی خەریتە پەرتۆکێدا بەڵافکردین. بتایبەتی ئەو نەخشە یەت سەردەمێ دەولەتە عوسمانی و جهێ کوردایە تێدا دیار کردە. هەرچەندە ئەو نەخشە بیانینەت بریتانی و فەڕەنسینە ئەس بێژم بەلێ ئەوەوێ ڕاستیە دیار کرد و کوردستان وڵاتێکی دیار و ئاشکرا بوو ناف نەخشێ دەولەتە عوسمانی یا مەزندا. کۆمەڵێک بەڵگەنامە و ڕووداوی زۆر گرنگی تێدا بۆ من کە خوێنەرێکی جددیمە با بڵێن زانیاری بوو زانیاری نوێ بوو. بەشێکی تریشەوە کە لە لاپەڕی 2023 هاتووە کە بەڵگەنامەی سیاسی بە گەرانتیکردنی مافی نەتەوەی پێکاتەوە ئاینی ئاینزانەکانەوە هەمان کاتە بەڵگەنامەی سیاسی بە دەستەبەرکردنی مافی پێکاتەکان دەکەوە بە شێوازێکدا ڕێژراوە لە 16 مادە پێکاتەوە کە لە مادە 1 تا 16 دەتوانێت بڵێم هەرە زۆری مادەکان ئێستا ئێمە وەکو مافی پێکاتی تورکمان دەستەبەرمان کردو ئەو مافانە لە ناو کتێبەکەدا کە بۆ مێژوو لە بەشێک لە تەوەرەکان ئەوەی کە پرسی ڕفراندۆم بە ئایا ڕفراندۆم کێشەی بۆ خەڵکی کوردستان دروستی کردو یاخود بۆ ئەوی سەقامگیری ئەزمموی هەرێمی کوردستان پارێزەوە بێگومان ئەم ڕفراندۆمە کە پرسی ڕفراندۆم بە تکرای بریاری سەرجەم لایەنە سیاسیەکانی کوردستان بوو بە پێکاتەوە ئاین و ئاینزانەکان بێگومان ئەوە دەرفەتێکی باش بوو بۆ ئەوەی ڕنگدانەوەیکی باشی هەبێتن بۆ کوردستان. یا هەمیا گرنتت کتابێت ئەو خەرائیتت ڕاستی ئەو جێش ڕاست ئەوامە بووم. خەرەتە تاریخی چنەیت هەین بەس خەرائیتت نوکە چاوام تحریرکردنا ڕابیعە و زەمار و ڕێکا شنگاری چاوەرگرتن و چاو ئەو خطوتت بەری داعشێ پێشمەرگە دەستیدا بوون و پشتی هینگە پشتی داعشێ چلێ هات و چاو پشتی پردێم ئەڤژی ڕاستی جێم یعنی گەلە کەیفان پێ هات. هەندێک بەڵگەنامەی تر لەو کتێبە باس کراوە وەکو بڕیاری ڕاوێژکاری دادگای دادی نێودەوڵەتی لەوەی کە پەیوەندی بە بڕیاری ڕاگەیاندنی سربەخۆی کۆسۆڤۆ هەیە و جیاکردنەوەی لە سربیا بە شێوەیەکی تاکلایانانە ئەمانە هەموو کۆمەڵێک بەڵگەنامەی و دۆکیۆمنتی یاساین کە ئاماژەی پێکراوە بۆ ڕەوایەتی مافی چارەنووس. بێ پارتۆکە حسێ بکەین بەلگەیە سەر وۆن لایەنەوە سەر وۆن دەولەتۆ ئەوێ کۆرگیری بوو بەرژەوەندیۆخ و سەر حسێ بۆ مۆفێن مرۆڤە. gelek rodaw yet hatina guten de mirov şeten bejiten hemi ew rodawet hatina kirin egerê şikestino şoreşa Kurdî bîtin an egerê yani berbêk evet hatina donan beramberî Kurda. شارەزایان باس لەوێنە و واتە مانادارەکانی هێڵکاری بەرجی کتێبەکە دەکەن و چەندین واتای مێژویی لێ دەخوێننەوە کە گوزارشتن لە گەورەی و گرنگی ئەنجامدانی ڕیفراندۆم و پێیان وایە دەنگدانی خەڵکی کوردستان ڕێجی قوڵی لە ناو مێژویی خەباتی گەلی کوردستاندا هەیە. ئێوە سەیری ئەم ڕەنگانە بکەن بەڕاستی من دەستخۆشی لە نووسەرەکەم کە بە شێوەیەکی زۆر جوان ئەکادیمیانە کۆمەڵی ڕەنگی هەڵبژاردووە هەر ڕەنگێک لەمانە وەکو ئێمە لە زانستی زمانە بێیە لە زانستی ئیتمەلۆژیا بێ لە زانستی ئەفسانە سازیە بێت هەر ڕەنگێک لەمانە نیشانەیەکە بۆ شتێک.
ئەو کتێبە هەر لە بەرگەکەیەوە حەقەتەکەمان پێڵێت کە پەنجەمۆرێک یان هینێک لێ سەحێک لە کتێبەکە پێمان ئەڵێ کە لەم کتێبا ویستراوە چی بووترێت بەڕاستی ئەگەر سەیری ئەم ڕەنگە سوورە بکەین لە ناو ئەم سوورەدا نووسراوە بۆ مێژوو ئایا ئەم ڕەنگە سوورانە مێژووی خوێناوی گەلی کووردە کە یعنی بەیادمانە خاتەوانێ ئەو 100 ساڵە کە بڕێتی بووە لە مێژووی خوێناوی گەلی کورد بەڵام ئەوەی کەوا تێبینیش ئەکرێ ئەو بەڵێیە ئەو سەحەی کە لە ناوێ ئەمەش خۆی لە خۆیدا ڕەمزێکە لەو ڕەمزانەی بەڵێ بۆ سربەخۆیی کوردستان ئێمە لە بیرمان نەچین نووسەری ئەو کتێبە جەنابی کاک مەسعود بارزانیە کە لە زیاتر لە 50 ساڵی ڕابردوو لە وڵاتی ئێمە یەکێک لەو کەسە بەڕێزانە بوو یەکێک لەو ڕەمزە سیاسیانە بووە کە لە ناوەندی بڕیاری سیاسیدا بووە و دووەم کاریگەری هەبووە لەسەر داڕشتنی بڕیاری سیاسی و ئاراستەکردنی بزوتنەوەی سیاسی و شۆڕژێڕی کوردستان سەرۆک بارزانی مادام کیشەکەی لە کتێبێکە باس کردووە یعنی ڕێگەی بە خەڵکدا مناقەشە بکەن و یەکێک لە سڕەکانی مناقەشە ئەوەیە کە مەوزوعی جێ ئیحتیمامی مشترەکی هەمووان دەبتە جێ باس و بیرکردنەوەی عەقڵانی هەمووان ئەو کتێبە ئەوێ بڵێ ئەو دەرگایە کراوەیە مێژووی کوردستاندا لە ماوەی ڕابردوو ئەو مێژووی کە نووسراوەتەوە بەشی هەرە زۆری دەتوانم بڵێم بە شێوەیەک نووسراوەتەوە کە دەستکاری تێدا کراوە یاخود کەسانێک نووسیویانتەوە کە لەگەر ڕووداوەکان نەژیاون نووسینی ئەو کتێبە کتێبی بوومێژوو لەلایەن جەنابی سەرۆک بارزانی گرنجەکەی لەوەدایە کە خۆی کاراکتەرێک بۆ لەناو ئەو واقعە سیاسی کە تێیدایە لە مێژووی خۆمانە حکوومەتی ئەمریکا حکوومەتی رووسیا حکوومەتەکان کۆمەلگای نێونەتەوەی زۆر بەداخەوە ئێمەیان وەکو میلەتێ نەخوێنێتەوە حساب دەکەن تۆ پێکاتەیەکی لەگە عێراق ئەو لەگە تورکیا ئەو لەگە ئێرانە ئەو لەگە سووریە بەڕێی من ئەو نەوعا حەقیقەتانە بزر نەبن باشترە چەند لە مێژووا بنووسرێن و باس بکرێن بۆی بزانرێ هەم خۆمان دەرسی لێوەگەین هەم بۆ ئایندەش نەوەی نوێی کوردستان و ئەوانە مناڵ و ئەوشتانە بزانن مێژەوەکەیان چی تیا قەوماوە ئەکرێ کتێبەکە لە چەند لایەنێکەوە هەڵ سنگێنێ یەکێک لەوانە بەڕاستی من ناونیشانەکەی بەلامەوە جێگەی دەستخۆشیە چکە بۆ مێژوو لەبەرچی لەبەرەوەی ئێمەی کورد بەداخەوە یەڵێم ئێمە پێدەچێ یادەوەریمان زۆر لاواز بێ چونکە زۆر زوو شتەکان لە بیرەکەین بەتایبەت لە ئێستاە کە ئەم نزیکی 30 ساڵەی کە خۆمان ئەو دیفاکتۆیەمان هەبووە زۆر خراپتر لە جاران کە ڕەنگە خەڵک ئەم قسەی من زۆر ئەرەی پێنەیە بەڵام زۆر خراپتر لە جاران ئێمە کارمان کرد لەوەی کەوانەوەیەک پێ بگەێنین کە ئەم نەوەیە بە ئاگا بێ لە مێژووی خۆی بە ئاگا بێ لە خەباتی پێشینەی خۆی و بە ئاگا بێ لەو کۆستانی کە بەسەر نەتەوەکەی هاتووە لە پێناوی ئەوەی کەوا بیرکردنەوەی بۆ داهاتوو باشتر بێ نووسەر کە سەرۆک مەسعود بارزانیە بە زێنێتێکی زۆر قوڵی ئاشتیانە ئەم کتێبەی نووسیوە لە هەموو دیێڕەکانی لە هەموو ڕستەکانی لە مانای پشتەوەی وشەکانی زەهنێتێکی ئاشتی خوازانەی کوردانەی نیشتیمانیانەی بارزانیانە حزوری هەیە کە پێمان دەڵێ کورد شەڕفرۆش نەبووە کورد بە بەردەوام غەدری لێکراوە کتێبەکە ئاماژە بەوە دەدات کە گەلی کوردستان بە ئاشتی و بەدانوستاندن و بە شەڕی بەرگریش لە پێش دروستبوونی دەوڵەتی عێراقەوە هەتا هێرشی ڕێکخراوی داعش بۆ سەر عێراق داوای سربەخۆیی لە دەوڵەتە داگیرکارەکانی کوردستان کردووە بەڵام هەمیشە بە ئاگر و ئاسن وەڵامی دراوەتەوە لەمبارەیەوە کتێبەکە چەندین ڕەهەندی مێژوویی لەخۆ گرتووە گرنگیاوی پەرتوکیل دەف من هەندێک تشتا دیارت بێت یەکێشان تشتا ئەو بابەتن ئەوێت کوت پەرتوکێ دەهاتین پارچەکردنا کوردستانی دامەزراندنا دەوڵەتە عێراقی سێ ویلایەتە شۆڕەشە یا ئیلۆنێ بەحساتیەکردن کوت vê شۆڕەشێدا ئەوە سەرتا سەری کوردستانی هەر شنگارێ و زاخ و حتا خانەقین و مەندەلی vەگرتی و ئێک کار نەهاتیەکردن کو دژی عەرەبا یان تاما تیرۆرێژێ بێتەکردن
قەت نەهاتیان جاندان دوێ شۆڕەشێدا نووسەر هەوڵی داوە ڕابردوو ئێستا پێکەوە بەستیتەوە یعنی هەوڵی داوەکەوە دیدێکی مێژووی بداتە بەردەستی خوێنەر ئەم خوێنەرە بگاتە ئەو قناعەتە تەواوە کە لە سەرەتای سەرهەڵدانی شۆڕشە کوردیەکان و یان لەو ڕۆژێکەوە کوردستان دابش کراوە هەتا ئێستا کێشەی ئەو وڵاتانەی کەوا کوردستانێک کەوتوتە بەردەست هەمویان بە یەک دیت بە یەک ئاراستە ئەگەر دوموچاوەکانیش گۆڕابن بەڵام عقلیەتەکە نەگۆڕاوە لێ کتێبەکە باسی خاڵێک دەکات کە بەلای منەوە بەلانی کەم یانی تێبینی بوو کە ئەم عێراقا ینی کەڵکی ژیانی تێدا نەماوە چ سیاسیەکانی چ باشترین کەسەکانی دیموکرات خواز و ڕاوتە دیموکراتیەکانی دۆستیشمان بن لە لەحزەیە دەگەڕێنەوە سەر خاڵی شۆڤێنیتی خۆیان مجموعی خاڵکی دیکەی لاوەچیش هەیە کە علاقەتی بە پرۆسی بنیادنان و پرۆسی پەروەردەی نیشتیمانی و هەموو ئەوانە هەیە کە ئێمە سوودوەرگرتن لە مێژوو لە قۆناغەکانی مێژوو مامەلەکردن لەگە دەوڵەتانی سلیز ئەوانشی تێدایە گەل خوێندنە پەرتووکە بەرێز بارزانانی ینی مرۆڤت بینەتێن هەم نویسەر مەسعود بارزانی و هەمژیک ڕێبەر و سەرۆک مەسعود بارزانی ظاهیرەکە نیەت ڕۆژهەلاتدا ینی کەسانەکە و نویسەرەکە سەر یەک تشتیت ڕاوەستن و تۆلڤەکردن نەبێت ینی سیاست نەل سەر ئەساسی تۆلڤەکردنی بێت ئاواکردنی ئەوە هەم سەر ئاستی کوردستانی بخوا نافخەیە کوردستانی بەشێکی گرنگی کتێبەکە لە دواوتەی نووسرە کە کۆمەڵێک دەرەنجامی تایە ئەو دەرەنجامانە ئەو بابەتانە کە ئەگەر بە خاڵ باز بکرێ من پێم وایە دەتوانێت کاری لەسەر بکرێ کە ببێ بە بنەمایەک بۆ ئەوەی استراتیژێتێک دەستیشان بکرێ بۆ ئایندا لە بزنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان بۆ کوردستانی پاشوور کە نووسەر جەختی لەسەر کردوتەوە دەسەر ڕووی هەمویانەوە قەزەیە سەقامگیری سیاسی و یەکریزی گەلی کوردستانە و باس دەوە دەکرێت کە هەموو جیهان ئەو کاتە حیسامان بووەکە ئەگەر یەکریز بین ئەگەر خۆمان نەبین کەس حیسامان بۆ ناکە لەو کتێبانە بە تایبەتی و کتێبانی کە باس لەو ڕووداوانەکەن چەند حقایق هەیە ئەو حقایقانە چۆن تەعامل لەگەڵ بکرێت و چۆن هاوڵاتیان بەرچاوڕوون بوونەوەی کە چی گوزەرا و چۆن گوزەرا ئەوەی کە من لەو کتێبە بەدیم کردووە جەنابی کاک مەسعود زۆر جەختی ینی لە هەموو بڕگەکانیە جەختی لەسەرەوە کردووە کە ئێمە گرفتێکی سەرکیمان لەگەڵ عێراقا بریتیە بۆ لە جێبەجێنەکردنی دەستور من هەر لە ناوەکەیڕا کە بۆ مێژوو لەگەڵ ناوەڕۆکەی حقیقەتێکی زۆر دەری خستووە کە جەنابی سەرۆک قۆناغبەندێکی وردی کردووە لە خەباتی ڕزگاری خوازی نەتەوەیی و لە هەمان کاتیشدا و هۆکارەکانی ئەوەی کە زۆر من پێی هەرچەندە من بۆ خۆشم تێدا بەشدار بووم ئەوەی کە دوا قۆناغی خەباتی ئێمە ئەوە بوو کە ئەنجامدانی ڕیفراندۆم بوو هۆکارەکانی ڕیفراندۆمی بەڕوونی بۆ خەڵکێک ئەوانەی کە بە تایبەتی پیان وا بوو تەمومژێکی لەسرە یان ئامانجێکی تری لە پشتەوەیە ئەوە ڕوونکردنەوەیکی زۆر جوان زۆر بەڕێکی زۆر بە زانستیانە ئەو ڕوونکردنەوەی داوای هۆکارەکانی ئەنجامدانی ڕیفراندۆمی هۆکارەکانی ئەنجامدانی ڕیفراندۆمی ڕوون کردوتەوە. کتێبی بۆ مێژوو لە نووسینی سەرۆک مەسعود بارزانی لە دووتوێی 304 لاپەڕەدا هەوڵ دەدات ڕۆشنایی بخاتە سەر مێژوو ئازاری ئەو پارچەی کوردستان کە 100 ساڵە بە عێراقەوە لیکەندراوە کە تایدا دان بە مافەکانی گەلی کوردستاندا نەنراوە. ئەم نەوە کتێبانم پێ باشە کە نووسرێ و ڕێیەکە بڵاو بێتەوە و بۆی ڕووداوەکان هەروە تێنەپەڕنی چەش بڕۆن و هیچوانە و دەبێت سوودی لێوەربگیرێ لەو بارەیەوە کە کاک مەسعود سەرۆکی پرۆسەکە بوو ژمارەیەکی تریش لە سەرکردایەتە سیاسەکانی کورد و کوردستان لە هەیئەتەکە بوون لە جێبەجێکردن داڕشتن و بەرنامە ڕێژی و جێبەجێکردنی پرۆسەکە بوون بەڕاستی جێڕانەوەی ئەوان زۆر ئەهەمیەتی زۆرترە بە تایبەتی ئەگەر جێڕانەوەکە پشت بەستوو بێ بە دیکۆمنت. ئامانجی سەرەکی مێژوو دەرخستن و ئاشکراکردنی ڕاستیەکانە بۆ مێژوو یەکێکە لەو کتێبە دەگمەنانەی کە
ڕاستیەکان ئاماژە بە ڕاستی مێژوویەکان دەکا و یەکێک لە گرنگجیە بەهادارەکانی ئەو کتێبە ئەوەیە زۆربەی هەر زۆری کارکتەرەکانی سەرشانۆی ڕووداوەکان زیندون. ڕاستەکەی کە گەشتمە کۆتایی کتابەکە لە خوێندنەوەی من وێنەیەکم بۆ دەست بوو چۆن پێشمەرگەیەک مەتو لە ڕێیەکدا دەڕوا هەوراز و نشێ و پێچا و پێچ و اینجا باو باران و تۆف و زریانێکدا دەکا و لەو لاوەش لورەی گورگ و سەگ دێن ئەو پێشمەرگەیە نازانێت نە بڕوا بۆ پێشەوە نەبگەڕێتەوە دواوە. من کە ئەو کتابم خوێندەوە ڕێک وێنێکی وام هاتە بەرچاو ئیتر ئەو پێشمەرگەیە بڕیارەدا نەگەڕێتەوە دوا بڕوا ئیتر ئەگەر وەک دەڵێ خۆشتیا بچێ هەر نەگەڕێتەوە. نە تەوانێکمان کردووە نە کارێکمان کردووە خلافی یاسایی دەولی نە دژی دستوری عێراقیش نییە. ئێمە بەپێ ئەم مادە بەبێ ئەم فەقەرەیە ئێمە توانین ئەم بڕیارە بدەین، بەڵام پرسیار ئەوەیە ئەوان بە پێی کام مادەی دستوری بودجەی خەڵکی کوردستانیان بڕی، چەک و تەقەمەنی پێشمەرگەیان دەست بەسەر داگرت، مادەی 140 جێبەجێ نەکرد.